لەژێر ئەمری حیزبایە پارتی وێشێتی گەندە و میلەتەتان کا بەپەن حکمی مافیامان ناوێ ئازادی تاکمانەوێ زیندان جێی تاوانبارە نەک کەسی داناوزانە سەرەتا بەناوی خۆی گەورە و میرەبان زۆر سپاسی ئامادەبوونی هەمووتانەکەم. ئەمڕۆ ڕێکخراوی داکۆک لە حەوشاری جیاواز خۆپشاندانێکی مەدەنیانەی ڕێخستووە بۆ ئیدارەکردنی ئەو نادادیەی لە هەرێمی کوردستان و عێراقدا هەیە. ئەوەی کە ئەمڕۆ ئێمەی کۆکردوتەوە لێرەدا بریتیە لەوەی کە دادوەرەکان دادگاکان هەموو کەرتەکانی تر کەوتونەتە ژێر ڕکێفی حیزبیەوە. ئێمە بەناوی ڕێکخراوی داکۆک و تەواوی ئەندامانی ئەم ڕێکخراوەوە سەرکۆنەی دەستێوەردانی حیزبی و کەسایەتیە سیاسیەکان و کەسایەتی عەسکەریەکانەکەین لە هەموو بوارەکانی دادوەری و دادگاکاندا. ئەوەی جێگەی نیگەرانی و جێگەی داخە دەیبینین هەر تاکێک بەبێ تاوان دەستگیر دەکرێت، هەر تاکێک بەبێ فەرمانی دادوەر و دادگاکان دەستگیر دەکرێت و ڕاپێچی لێپێچینەوە دەکرێت. لە کاتێکدا بەپێی هەموو یاساکان چ مرۆڤایەتی بێ چ ئاینی بێت پێویستە پێشتر کەسی گومان لێکراو ئاگادار بکرێتەوە بهێنرێت بۆ لێکۆڵینەوە، پاشان ئەگەر تاوانەکەی بەسەردا ساغ بووە ئەو کاتە ئەبێدا کەسێکی تاوانبار پێش ئەوە تەنها گومان لێکراوێکە. بەڵام دەبینین لە هەرێمی کوردستاندا بە تایبەتی لە شارەکانی کوردستان بەبێ هیچ بەڵگەیەک بەبێ هیچ هۆکارێک کەسێک ڕاپێچی دادگا دەکرێت و ڕاستەوخۆ دەکرێت بە تاوانبار بەبێ ئەوەی لێکۆڵینەوەی لەگەڵدا بکرێت. بۆیە ئێمە بەناوی ڕێکخراوی داکۆک و سەرجەم ئەندامانیەوە سەرکۆنەی ئەم کارە دەکەین، سەرکۆنەی ئەم ڕەفتارە دەکەین کە بۆتە هۆی پێشێلکردنی بەهاکانی مرۆڤایەتی. لە هەمان کاتیشدا کاتێک کە کەسێک دەستگیر دەکرێت لە نێو دادگاکاندا دەبێت یاخود لە زیندانی کاتیدا دەبێت ڕێگری دەکەن لەوەی دەستی بگات بە خانەوادەکەی یاخود بابەتی یاسایی وەکو پارێزەر یاخود هەر بابەتێکی تر بێت. لە هەمان کاتیشدا دەبینین هێزە ئەمنیەکان بە تەواوەتی پێشەلکاری هەموو مافەکانی مرۆڤیان کردووە بەبێ گوێدانە هیچ بەهایەکی مرۆڤایەتی کەسی گومان لێکراو ڕاپێش دەکەن بۆ شوێنی زیندانی یاخود شوێنی دەستەبەرکردن. لێرەوە بە هەموو شێوازێک ئیدانەی دەستگیرکردنی بە ئەنقەز دەستگیرکردنی هەر تاشێک دەکەین بەبێ بەڵگا و تاوەکو ئەو کاتەی ئێمە وەکو چالاکوانان و ڕێکخراوی داکۆک بوونمان هەبێت لە وڵاتی بەریتانیا پەیامی خۆمان پەیامی پێشەلکاری مافەکانی مرۆڤ دەگەیەنینە لایەنە پەیوەندیدارەکان لە وڵاتی بەریتانیا بە تایبەتی حکوومەتی بەریتانیا و پەرلەمان. بۆیە زۆر سپاسی ئامادەبوونتانەکەم ئەمڕۆ لە ئەنجومەنی بەرمینگام کۆبوونەتەوە. لە دوای منیش داواکارم لە کاک دیار هەرچی وەکو سەرۆکی ڕێکخراو تاوەکو بێت وتێکمان پێشکەش بکات. زۆر سپاسیارەکەین بەڕێزیان با بفەرمێت. بەڕێز سکرتێری ڕێکخراوی داکۆک، بەڕێزان ئەندامانی بۆردی داکۆک، بەڕێزان ئەندامانی ڕێکخراوی داکۆک و میوانە بەڕێزەکان سڵاوی خواتان لێبێت. خۆشحاڵ و شەرەفمەندین ئەمڕۆ لە خزمەت ئێوەی بەڕێزداین بۆ هۆکارێکی جددی، هۆکارێک کە بەڕاستی تەنها مرۆڤە بوێرەکان دەتوانن دەست بخەنە سەری و بیورژێنن. هۆکارێک کە گەورەترین دەسەڵاتی باڵا کە دەسەڵاتی دادوەریە لە هەرێمی کوردستان زاتی ئەوە ناکات دەستی بۆ بەرێت و هیچ هەنگاوێکی یاسایی بگرێتە بەر لە دژی. ئەویش بابەتی ئەشکەنجەدانی هاوڵاتیان و ئەو کەسانەی کە بە تۆمەتی جیاواز و جیاجیا تۆمەتبار کراون بە تاوانێک کە ڕەنگە ئەنجامیان نەدابێ. بەڕێزان، ئەمەوێ بە کورتی باسی ئەوە بکەم کە بوونتان لێرە وەرگرتنی هەڵوێستان لەم ناوچەیە لەم گۆڕەپانە
ئەمە نیشانەی بوێری و ئازاتی و جەربەزەییتانە. ڕاستە ڕەنگە هەندێک خەڵک بڵێت ئێوە دوورە وڵاتن و دەستیان پێتان ناگە بۆیە دێنە سەر شەقام، بەڵام ئەمەوێ پێتان بڵێن بەڕاستی خەڵکێک هەیە لەم شارەیەژی و دژی ئەم مەشکەنجەیە ناتوانێت هەڵوێست وەرگرێ. هۆکارەکەیشی ئەوەیە کە بەڕاستی بوێری ئەوەی تێدا نییە کە دەنگ هەڵبڕێ، بوێری ئەوەی تێدا نییە کە هەڵوێستێک وەرگرێ لە دژی ئەم دوو دەسەڵاتە جەربەزەی جەرگ بڕێی کە جەرگی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ مەبەست و مەرامە بنەماڵەیی و ئابوووریەکانیان دەچەوسێنەوە. خاڵێکی تر زۆر گرنگە لە خۆپشاندانی ئەمڕۆ، عادەتەن خۆپشاندانەکانی داکۆک ئەگەر لێی ور ببنەوە ڕەخنە لە زۆنێک ئەگرن، بەڵام بەداخەوە خۆپشاندانی ئەمڕۆمان ڕەخنە لە هەردوو زۆنەگرێ بە یەکسانی لەسەر بابەتێکی دیاریکراو، ئەویش ئەشکەنجەدانە. لەلایەکەوە لە سلێمانی هاوڵاتی لە بەردەم دادوەردا جەستەی خۆی ڕوودەکاتەوە. نیشانەکانی ئەشکەنجەدان و نیشانەکانی تەعزیبدان بە جەستەوێتی کەچی دووبارە هاوڵاتیەکە دەبرێتەوە بەردەستی ئەوانەی کە ئاشکەنجیان داوە. لەلایەکەوە هەموومان شاهدین کە لە هەولێر خەڵک لەسەر کۆمنت و لەسەر ڕاجیایی لە زینداندا خنکێنرێ. ئەمە نیشانەی ئەوەیە کە بەڕاستی بارودۆخێک لە هەرێمی کوردستانە، تا حدێک ڕەنگە هەندێک جارێمە گلەی بکەین بڵێن بۆچی خەڵکی کوردستان ڕناپەڕێ، بەڵام کاتێک کە دەبینین لە زیندانەکان چ وەحشی گەریەک ڕوودەدا ڕەنگە بەڕاستی گلەییان لێ نەکەین. بۆیە ئامادەبوون و وجودتان لێرە هەرچەندە ئێوە دوورە وڵاتن، بەڵام نیشانەی بوێری و ئازاتی و جوامێری و پیاوەتی و گەورەیتانە. بەڕاستی دووبارە سپاسانەکەین بە ئامادەبوونتان، بە هیوای بەردەوامی و بە هەڵوێستیتان. دەستان خۆش بێت. سڵاوتان لێبێ ئامادەبووان بە خێراتنی هەموو لایەکەکەین. ئێمە ئەمڕۆ کۆبووینەتەوە لێرە دژی ئەو نادادیەی یەکێتی و پارتی کە لە زیندانەکاندا بەرامبەر زیندانیانی سیاسی ئەیکەن. ئێمە لێرەوە ئیدانەی دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی دادوەریەکەین لە هەرێمی کوردستان کە نەیانتوانیوە سەروەری خۆیان بپارێزن لە هەمبەر هەردوو حیزبی دەسەڵات یەکێتی و پارتی. بۆیە لێرەوە هەمومان پێکەوە دژی ئەو دەسەڵاتە ئەوەستینەوە و گوتافەڵێنەوە و لەسەر پێ ئەوەستین هەتا ئەو ڕۆژەی مافەکانی ئێمە و هەموو زیندانیان بەجێهێنین. دەستان خۆش بێ بۆ ئامادەبوونتان لێرە نیشانەی ئازایی و بوێریتانە. بەخێر هاتن دووبارە. ڕۆتان باشە باڵان و چالاگوانانی ئازادی خواست. منم ڕۆک و پێشکەشکارێک ئەو شەرەفەم پێبەخشا لە ڕێکخراوی داکۆکەوانێک کە ئەمڕۆ بەڕێوەی بەرم. ئێستش داوا لە مامۆستا نەژاد دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی بەیاننامەی ڕێکخراوی داکۆک بە زمانی ئینگلیزی. فەرموو مامۆستا نەژاد. سڵاوی خوای گەورەتان لێبێ هاوڕێیان، بە خێراتنتان ئەکەم. طبعاً دەسەڵاتی خێڵەکی هەردوو حیزبی بنەماڵە بەداخەوە هەموو جارێوامان لێیەکە هەر جارە و بۆ بیانوویەک ئەدەن بەدەست ئێمەوەکەوە بینە سەر شەقام. بەڕاستی دەسەڵاتی ناشەریفانەیان هێندە عەیب و کەم و کوڕی هەیە، هەتا وەکو 365 ڕۆژەکەی ساڵ بیان ژمێرین هێشتا وەکو تەواو نابێت. بۆی زۆر لە کاتان نەگرم، شەرەفی ئەوم پێبەخشراوەکەوە ڕێکخراوی داکۆک وتاری ئینگلیزی بخوێنێتەوە. من شەرەفی ئەوم پێبەخشراوەکەوە وتاری ڕێکخراوی داکۆک بە ئینگلیزی بخوێنمەوە. I would like to read the official statement of DACOG organization. Official report by the DACOG organization on the collapse of human rights and the rule of law in Kurdistan region. The DACOG organization declares that the Kurdistan region under the authoritarian rule of the two governing parties, KDP and PUK, is facing a dangerous retreat from the principles of democracy and human rights. This ruling power has surpassed the failed models of the totalitarian and dictatorial regimes in the region, including the defectant Iraqi Baath regime, transforming the region into a place for violating human dignity, killing dissenting voices within prisons, and completely
politicizing legal cases. This deplorable situation has driven our organization to raise its voice of protest of the world. We at the DACOG organization warn that we have witnessed several recent cases of murder and humanitarian against individuals inside the prisons of both the green and yellow zones over the past few days. The process of arresting and putting these citizens on trial is conducted in the complete obscurity. Even the immediate families and the first degree relatives are left entirely unaware of their fates. In some instances, families are merely asked to retrieve the corpses of their loved ones under the pretext that they allegedly committed suicide in prison. This is in addition to dozens of similar cases that remain hidden, unresolved, and shrouded in mystery, with no one knowing whether the detainees are still alive or not. On this basis, the DACOG organization outlines the reasons for organizing protests across 7 cities in the United Kingdom. The ongoing policy of silencing free voices, alongside the interrogation and harassment of activities and critiques by the ruling party's authorities, direct interference by top party figures in the trial process of detainees, and the alteration of penal codes to severe political interests, the subordination and subjugation of official government institutions to the security forces of both KDP and PUK, holding and trying citizens without the knowledge of their families, alongside arising phenomenon of enforced disappearance within prisons. Therefore, the core demands of DACOG organization and declared in the following points. We call upon the international community and advocates of freedom to strongly condemn the rule of the 2 governing parties, KDP and PUK, for their crimes of murder and systematic torture of prisoners in detention centers, condemning the courts of Kurdistan region and demanding the full restoration of independence to the judiciary, ensuring they cease to be tools for executing party-driven oppression, condemning the executive authority in the region and compelling them to break free from the hegemony and subordination of party security forces in order to protect the law. In conclusion, we call upon all citizens of Kurdistan, humanitarians, and international organizations to support us in immediately halting these heinous acts and dangerous violating being committed against human dignity and in the region. The DACOG Organization for Rights and Freedom, June 15th, 2026. Thank you. راپۆرتی فەرمی ڕێکخراوی داکۆک سەبارەت بە داڕمانی مافەکانی مرۆڤ و سەروەری یاسا لە هەرێمی کوردستان. ڕێکخراوی داکۆک ڕایدەگەێنێت کە لە هەرێمی کوردستان لە سایەی دەسەڵاتی هەردوو حیزمی فەرمانڕەوای پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوبەڕووی پاشەکشەیەکی مەترسیدار بۆتەوە لە پرینسیپەکانی دیموکراتی مافەکانی مرۆڤدا. ئەم دەسەڵاتە مۆدێلە شکست خواردووە ڕژێمی شمولی دیکتاتۆری ناوچەکە و حیزبی باسی عێراقی لە ناوچووی تێپەڕاندووە و هەرێمەکەی گۆڕیوە بۆ شوێنێک بۆ ئەتێکردنی کەرامەتی مرۆڤ، کوشتنی دەنگە ناڕازیەکان لە زیندانەکاندا،
بە سیاسیکردنی تەواوی دۆسی یاساییەکان ئەم دۆخەنا لەبارە پاڵی بەڕێکخراوەکەمانەوە ناوە کە دەنگی ناڕازایی خۆی بگەێنێتە هەموو جیهان. ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک هۆشداری دەدەین کە شاهیدی چەندین کەیسی کوشتن و سوکایەتیکردنین بە مرۆڤەکان لە ناو زیندانەکاندا، هەردوو زۆنی سەوز و زەرد لەم چەند ڕۆژەی دواییدا بە پرۆسەی دەستگیرکردنی دادگایکردنی ئەم هاڵاتیانە لە ناڕوونیەکی تەواودا بەڕێوە دەچێت بە شێوەیە کە تەنانەت سوکایەتی تەنانەت کە سوکار و خزمە پلەیەک و نزیکەکانیان بە هیچ جۆرێک ئاگادار نین لە سەرچاوە لە چارەنووسیان و هەندێکیان هەر ئەوەندە دەزانن کە داوایان لێ دەکرێت بێن تەرمەکانیان وەربگرنەوە بە بیانووی ئەوەی کە خۆیان لە زیندانەکاندا کوشتووە. ئەمە وێرای دەیان کەیسی تری هاوشێوە کە هێشتا بە نادیاری چارەنووس نادیاری و تەمومژاوی ماوەتەوە. کەس نازانێت ئایا لە ژیاندا ماون یان نا. لەسەر ئەم بنەمایە ڕێکخراوی داکۆک هۆکارەکانی ئەنجامدانی خۆپیشاندانەکات لە 7 شاری بەریتانیا لە خوارەوە ڕوون دەکاتەوە. سەرکوتکردنی دەنگە ناڕازیەکان و بەردەوامبوونی سیاسەتی کەمکردنی دەنگی ئازادی لە هەرێمەکەدا، تێکدانی سربەخۆیی دادگاکان و تێوەردانی دەست بە حیزبی، دارمانی دەسەڵاتی جێبەجێکردن و دەستەمۆبوونی دامەزراوە فەرمایە حکومەت لە ئاستی هێزە ئەمنیەکانی هەردوو حزبی پارتی وێکێتی، شاردنەوەی چارەنووسی زیندانیان و ڕاگررتنی دادگاکان بەبێ ئاگاداری کە سوکاریان و زیادبوونی دیاردەی بێسەر و شوێنبوونی زۆرە ملێ لە زیندانەکاندا. بۆیە داواکاریە سەرەکیەکانی ڕێکخراوی داکۆک لەم خاڵانەی خوارەوە خۆی بەیان دەکات. پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی و ئازادی خوازان بە توندی ئیدانەی دەسەڵاتی هەردوو حیزبی فەرمانڕەوای پارتی وێکێتی بکەن بەهۆی تاوانەکانی کوشتن و ئازادی ڕادەربڕینەوە لە گردوخانەکاندا، شەرمەزارکردنی دادگاکانی هەرێمی کوردستان، شەرمەزارکردنی دەسەڵاتی جێبەجێکردن لە هەرێمدا. لە کۆتاییدا داوا لە سەرجەم هاوڵاتیانی کوردستان و مرۆڤ دۆستان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەکەین کە ببنە پشتیوانمان بۆ ڕاگررتنی بە پەلەی ئەم کارە قێزەونانە بەرامبەر کەرامەتی مرۆڤ لە هەرێمی کوردستان. ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی 15/6/2026. حکمی دادگا کەی وایە؟ حکمی دادگا کەی وایە؟ لەژێر ئەمری حیزبایە. لەژێر ئەمری حیزبایە. پارتی وێکێتی گەندەڵ. پارتی وێکێتی گەندەڵ. میلەت ئەتانکا بەپەن. میلەت ئەتانکا بەپەن. پارتی وێکێتی گەندەڵ. پارتی وێکێتی گەندەڵ. میلەت ئەتانکا بەپەن. میلەت ئەتانکا بەپەن. خوشک و برای چالاکوان. خوشک و برای چالاکوان. بوەستن دژ مافیاکان. بوەستن دژ مافیاکان. خوشک و برای چالاکوان. خوشک و برای چالاکوان. بە ناوی خوای گەورە و میهرەبان، هاوڕێیان و هەڤاڵانی داکۆک لە بێرمینگام سپاس کە بەڕاستی ئەنجومەنێکی جدی و پابندن. سپاس بۆ میوانداریتان. سپاس کە ئەمڕۆ دووبارە هاتنەوە بۆ داکۆکیکردن لە مافەکانی خۆتان و هاوڕێ و کەسوکارەکانتان لە هەرێمی کوردستان. بەڕێزان من ئەو قسەی دکتۆر فەرهادتان بیرەخەمەوە دووبارە کاڵێ دەبێت دادگاکان دادگایی بکرێن. بەڕاستی دەبێت دادگایی بکرێن. کێ لە ئێمە پێی خۆشە وڵاتەکەی مافیا بیبا بەڕێوە؟ کێ لە ئێمە پێی خۆشە کە سوکارمان میلیشیا بیبا بەڕێوە؟ کێ لە ئێمە پێی خۆشە لە وڵاتەکەیدا دادگا سەروەر نەبێ؟ کێ لە ئێمە پێی خۆشە کە سوکارەکەی لە ژێر هەڕەشەی حیزبدا بێ؟ کێ لە ئێمە پێی خۆشە حیزب حاکم بێ و میلەت ژێردەستە بێ؟ کەسمان. لەبەرەوە دەنگی دلێرانەی خۆتان بە بچووک سەیر مەکەن، باوەڕ بکەن کاریگەری باشمان هەیە. ئەو دەنگەی کە لێرە بە ئازادی هەڵی ئەبڕیت، بە ئازادی ئەیڵێیت، جیاوازە لەو دەنگەی کە بە کزۆڵی لە ژێر ترسێکی قوڵا لە هەرێمی کوردستان دەریە بڕیت. ئەم خاکە کە ئێمە تایداین خاکێکی ئازادەوە توانین تایدا بە ئازادی بۆ بوێرانە قسەی خۆمان بکەین،
ئێمە هەر قسەمان هەیە جا ئەگەر قسەکانیشمان بێ دەنگ بکەین و بە کزۆڵی شەرمنانە ڕەخنە بگرین کەواتە هیچمان نەکردو بە هیچ. بۆیە گفتوگۆکانتان سەرکەوتنەکانتان کۆبوونەوەکانتان لە دەوری یەکتر دژی دوو بنەماڵەکە حیزبن دوو بنەماڵە حیزبیان دروست کردووە حکومەکەن ئێمە دژی ئەوانین دژی میلەتی خۆمان نین دژی خاکی خۆمان نین خاکی خۆمانمان خۆشەوێ حەزەکەین ڕۆژە لە ڕۆژان ئەو وڵاتەی ئێمە هێندە دیموکراسی بێ ئازادانە بڕۆینەوە لەوێ هەڵبژاردن بکرێ ئازادانە لەوێ بژین سربەستانە بژین. بەڵام ئێوە بینیتان لە ڕابردوویەکی نزیکە چیان کرد لەو کەسانی کە ئازادانە گفتوگۆ و قسەیان کرد و چۆن کوژران و شەهید کران ئەگەر ئێمە بڕۆینەوە چیمان لێ بکرێ. بۆیە سەرکەوتنی بۆ بەردەوام بۆ دەنگی دلێری ئێوە سوپاس بۆ ئەندامانی داکۆک سوپاس بۆ دەنگی دلێرتان سوپاس بۆ ئەو ئامادەبوونە گەرم و گوڕەتان هیوام سەلامەتی و سەرکەوتنی هەمووتانە. چینە لای ئەندامانی خۆشەویست بۆ پێشکەشکردنی وتارەکانیان یەکەم کەس لەلایەن کاک شیروان حەسەنەوە تکایە بفەرمێت بۆ پێشکەشکردنی شعرەکەی. فەرموو کاک شیروان. من چەند پارچە شعرێکتان پێشکەشەکەم هیوادارم هەمووتان بەدڵتان بێت. لە چیەوە بوون بە چی لە شاخەوە بۆ باخ لە بۆنی چڵکەوە بۆ عەتری گوڵەباخ لە پاتەی لاسیکەوە بۆ قەڵتاخ لە شەرواڵی کۆن و کونەوە بۆ بۆین باخ لە سواری کەرەوە بۆ جی کلاس لە کوری ئاشکەوتەوە بۆ ئوتێل پاڵاس. کاک عیرفان عەلی بۆ پێشکەشکردنی وتارەکەی. فەرموو کاک عیرفان. کوردستان وێنەکان بە تەواوی پێچەوانە بوونەتەوە. زیندان کە دەبوو شوێنی چاکسازی بێت بەدەست دەسڵاتی پارتی وەکێتیەوە بووەتە قەسابخانە و شوێنی ئەشکەنجەدان و کوشتنی ڕۆڵەکانمان. من بە تونترین شێوە ئیدانەی ئەو تاوانە دەکەم کە لە تاریخانەکانی ئەم دەسەڵاتە دژی مرۆڤی کورد دەکرێت. بەڵام ئازارە گەورەکە لە ئیفلیجبوونی دادگایە. من شەرمەزایی و ڕسوایەکی مێژوویی دەخەمە پاڵ دەستگای دادوەری کە بووەتە تەنها مۆرێک بەدەست مەکتەب سیاسیەکانەوە. سەیری ئەم نادادپەروەریە بکە. دادگاکانمان لە ئاست بکوژانی سەردەر عوسمان و ویداد حوسێن کوێر و بێدەنگن و جەلادەکانی حیزب دەپارێزن کەچی کاتێک مامۆستایەک لەسەر شەقام داوای قوتی مناڵەکان و مافی خۆی دەکات دەست بە جێفەرمانی گرتنی بۆ دەکەن و کاتێک قەڵەمێکی ئازای وەک شێروانی لە هەولێر و گودار و شوان و چالاکوانانی تر لە باجنان ڕاستیەکان دەڵێن بە سینارۆی ساختە دەیانخەنە زیندانەوە و دەیانخەنە زیندانەوە. دادگا لە ژێر سێبەری حیزبدا بێت. دادگا نییە بەڵکو مەفرەزەیەکی ئەمنیە بەبەرگی یاساوە. دەستان خۆش. ئەمڕۆ دەمەوێت ئەو ڕاستیەتان بە بیبێنمەوە کە هیچ کۆمەلگایەک ناتوانێت بڵێ کۆمەلگایەکی دیموکراسخوازە لە کاتێکدا خەڵکەکەی نەوێرێ بە ئازادانە قسە بکات. دایان ساڵ خەڵکی بە شەرەفی کورد وەستایەوە دژی حیزبی بەعز تێکۆشا بۆ ئازادی و وەستایەوە دژی زەبر و هێزی بەعز. لەو پێناوەدا دایان قوربانی درا بۆ ئەوی دواتر نەوەکانی دواتر بە ئازادی بژین و خۆیان هەست بە شکۆ و دادپەروەری خۆیان بکەن. بەڵام پرسیارە جەوهەریەکە لێرەدا ئەوەیە ئایا مەبەستی سەرەکی لەو قوربانیدانە چییە لە کاتێکدا ڕۆژنامەنووسان و چالاکوانان و خەڵکی عەوام لە زیندانەکاندا خۆیان دەبیننەوە. ڕفاندن و تۆقاندن و کوشتن و تیرۆرکردن لە ناو زیندانەکاندا شتێکی نوێ نییە. لە نوێترین تیرۆردا حاجی ئاسۆ تەنها لەسەر کۆمنتێک دەڕفێنرێ و تەرمەکەی بە ساردی تەسلیم بە خێزانەکەی دەکرێتەوە. ئەوە دەرخەری ئەو ڕاستی حاشە هەڵنەگریە کە لە زیندانەکانی پارتی و یەشەتیدا چی بەرامبەر بە هاوڵاتیان دەکرێ و دەنگیان خامۆش دەکرێ و دەکوژرێن. لە بەرامبەردا دادگاکان و دەسەڵاتی دادوەری نەکتەنها بێدەنگن بەڵکو وەکو بووکەڵەیەکی بێدەنگیان لێ هاتووە دادوەرەکان و دادگاکان بۆ مەسلحەتی شەخسی خۆیان و مانەوەیان بێدەنگی هەڵدەبژێرن. ئایا دەپرسین ئەو پێشمەرگەیە بۆچی تیرۆکرا؟ ئایا مەسرور بارزانی و بنەماڵەی بارزانی ئەوەندە پیرۆزن کە کەس نەوێرێ فزەیە بکە؟ ئەمڕۆ من دەنگی خۆم دەخەمە پاڵ دەنگی هەموو ئەم ڕۆژنامە نووسانەی کە ڕاتیان کردەوە بێدەنگ بن، هەموو چالاکوانانەی کە دەنگیان هەڵبری سەر ڕایبوونی ترس و دڵڕاڵاوچێ. لەبەرەوە ئازادی ڕادەبرین دیاریەک نییە کە لەلایەن سیاسەکانەوە ببەخشێت، بەڵکو مافە شکۆی ئینسانە قفڵ ناکرێت لە ناو زیندانەکاندا. دەستان خۆش. یامان ناوێ ئازادی تاکمانەوێ ئازادی تاکمانەوێ حکمی دادگامان ناوێ حکمی دادگامان ناوێ ئازادی تاکمانەوێ
ئازادی تەکمانەوێ حکمی دادگا کەی وایە حکمی دادگاکەی وایە لەژێر ئەمری حیزبایە لەژێر ئەمری حیزبایە پارتی وەکێتی گەندەڵ پارتی وەکێتی گەندەڵ میلەت ئەتاکا بەپەن میلەت ئەتانکا بەپەن خوشک و برای چالاکوان خوشک و برای چالاکوان بۆستن دژی مافیاکان بۆستن دژی مافیاکان. یاکتان بەخێر بێن هاوڕێیان من دەمەوێت ئەوە بڵێم شەرمەزارکردنی دادگاکانی هەرێمی کوردستان بەدەستەمە بوونیان لە ئاستەمی حیزبەکانی پارتی وەکێتی دادگا لە هەر کۆمەڵگایەکی دیموکراتیدا بە قەڵای دادپەروەری و پارێزگاری مافەکانی هاوڵاتیاندا دەدرێت بەڵام لە هەرێمی کوردستان بە مڵکی جوود بنەماڵی پارتی وەکێتیدا دەندەدرێت بەڵام لە هەرێمی کوردستان زۆر جار ئەو وێنەیە دەبیندرێت دامەزراوەی دادوەری بەجێ لەسەر ئەو بنەمایە یاسای دادپەروەری کار بکات لەسەر یاسای حیزبی و کار دەکات کەوتۆتە ژێر کاریگەری دەستێوەرداری هێزە ئەمنیەکان و هێزە سیاسیەکان دەسەڵاتدارەکان بە تایبەتی پارتی و یەکێتی نیشتیمانی کوردستان دەستان خۆش بێت. یەکێتی و پارتی وەکو دوو حیزبی فەرمانڕەوا دەسەڵاتداری هەرێمی کوردستان دەستیان خستۆتە هەموو بوارێکی ژیانی کۆمەڵایەتی و سیاسی لە هەرێمی کوردستان ئەوە تا لەژێر دەسەڵاتی پارتی لەسەر نووسینی کۆمنتێک پێشمەرگەیەک دەخرێتە زیندان و دواتر تەرمەکەی ڕادەستی خێزانەکەی دەکرێتەوە. ئەمەش سەلمێنەری ڕاستی ئەوەیە کە لە زیندانەکان هێشتا تند و تیژی و لێپێچینەوەی قورس هەیە هەروەها لەژێر دەسەڵاتی یەکێتیش کەیسی لە پیاوخستنی ئەمەڕەش لە زیندانەکانی یەکێتی پشت ڕاست ئەکاتەوە کە تند و تیژی بەردەوامە لە زیندانەکانی زۆنی سەوزیش هیچی کەمتر نییە لە زۆنی زەرد هەرچی دەسەڵاتی دادوەریشە بێدەسەڵات کراوە تەمەشاکەرێکی گوێڕایەلی و ئەم دوو حیزبەن و بەردەوام کار لەسەر پەردەپۆشکردنی ئەم تاوانە قێزەونانەی پارتی و یەکێتی دەکات. بۆیە ئەمڕۆ من وەکو چالاکوان و تاکێکی کورد ئیدانەی شەرمەزاری هەر کارێکی تند و تیژی دەکەم لە هەرێمی کوردستان و چی لەلایەن پارتیەوە بێدیان یەکێتی لێرەدا داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی ڕێکخراوی سیاسی و مەدەنیەکان دەکەم لە ئاسی ئەم تاوانانە و یەکێتی پارتی بێدەنگ نەبن وەکو ڕێکخراوی داکۆنگ دەک هەڵبڕن لە ئاستی ئەم جۆرە تاوانانە. سەرەتا هەموو لایەک بەخێر بن پێم خۆش ئەمڕۆ لێرەوە ئەوەتان پێڕابگەیەنم کە ئەوە لای هەمومان ڕوونە ڕووداوەکانی کوشتن و زیندانیکردن و ئازاردانیان ئەوەنە زۆرە کە ناتوانین هیچ هەفتەیەک یا هیچ مانگێک بەبێت تۆمارکردنی یەکێک لەو تاوانە قێزەونانە تۆمار بکەین کە ئەمە بەڕاستی بەداخەوە دوورە لە هەموو بەهایەکی ئینسانی ئەخلاقی یاسایی. هەروەک لە ماوەکانی ڕابردووە زیندانیەک لە سلێمانی بەهۆی تعزیب و ئازار و شکنجەی قورسەوە سەقەت کرابوو و دوو زیندانی تر لە هەولێر بەداخەوە کۆتاییان بە مەرگ بوو لە دوای هەموو تعزیب و ئازارە کە تاوانەکانیشان نەسەلمێنرا بوو. بۆیە ئێمە ئەمڕۆ لێرە کۆ بووینەتەوە کە دەنگی ناڕازی خۆمان بە هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و میدیا جیهانیەکان بگەێنین کە چی ڕۆدا لە کوردستان و لە هەرێمەکەی ئێمە تێبگەن لەوەی کە چی لە دادگاکان و لە دادوەرە بە ناو حیزبکراوەکان ڕووەدا و بە ئارزوی خۆیان بڕیاریان پێ دەرەکەن و بڕیارەکانیان پێ بە جێبەجێیەکەن. دەستخۆشین بۆ هەموو هەندامان و ڕێکخراوی داکۆک پێشەلکردنی ماف بەرامبەر زیندانان و سزنەکانی عێراق هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوونە بەداخەوە کوشتن و تەعداکردن و خەساندن و گوێبڕین و شتانی تر زۆر بەردەوامی هەیە لە سزنەکان. لە ئێستادا داوا لە نەتەوە یەکگرتووەکان و مافی مرۆڤ دەکەین بە دواتچوون بکە بە ئەم کێسانە بەڕاستی عێراق و هەرێمی کوردستان بەرەو خراپتر دەڕوا ئەگەر بە دواتچوون نەکەن بۆ ئەم کێسانە. دەستان خۆش. دامانی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ کە هەستین بە خۆپیشاندانێکی ئەمنانە لە شاری بێرمیگام و ئیدانەی هەردوو دەسەڵاتی یەکێتی و پارتی دەکەین بە کوشتن و ئازاردانی زیندانیان لە زیندانە بۆ شەرمەزاری بۆ دادگاکانی هەرێمی کوردستان. دەستان خۆش بێت. دەبوانی بەڕێز دۆستان و دەنگە ئازادەکان سڵاوتان لێبێت. من ئەمڕۆ لێرە لە شاری بێرمیگام لە بەردەم ئێوە داوەستاوم نەک بە خوێندنەوە دەخێکی ئامادەکراو باڵکو بۆ گەیاندنی هاواری مرۆڤ بێدەنگراوەکانی ناو زیندانەکانی هەرێمی کوردستان. من لێرە وەک هاوڵاتیە کە چیتر ناتوانێت لە ئاست ئەم هەموو سەرکوتکاریەدا بێدەنگ بێت وەک ئەندامێکی ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی. ئێمە لێرە کۆبووینەتەوە چونکە دۆخی مافی مرۆڤ لە وڵاتەکەماندا گەشتۆتە قۆناغێکی مەترسیدار لە ئاستێکدا زیندانەکانی هەرێمی کوردستان وەک سەردەمی بەحسی لێ هاتووە لە ناو زیندانەکاندا ئەشکەنجەی زیندانیان دەدرێت و ئەیان کوژن وەک ئەندامێکی ئەم ڕێکخراوە پاڵپشت بەو بەڵگە و ڕاستیانی لە بەردەستدان سێ پامی ڕوون بێ پەردە ئاڕاستی دەسەڵاتداران دەکەم. یەکەم بەتوندی ئیدانی سیاسەتی سەرکوتکاری
ئەشکەنجەدان و ئازاردانی زیندانیان دەکەین لەلایەن حیزبە فەرمانڕەوەکانی پارتی و یەکێتیەوە. کەرامەتی هاوڵاتیان هێڵی سوورە و بەچەکی ئەشکەنجە تێک ناشکێت. دووەم، بێدەنگی و دەستەمۆبوونی دادگاکانی هەرێمی کوردستان لە ئاست ئەم ستەمکاریەدا شەرمەزار دەکەین. دادگا کاتێک سەربەخۆیی خۆی لەدەستدا بوو بە شوێنێک بۆ جێبەجێکردنی ئەجەندای حیزبی شەرعێتی نامێنێت. سێم، دەسەڵاتی جێبەجێکردن لە هەرێم بە تەواوی بەرپرسیارە لەم دۆخە، چونکە لە جیاتی پاراستنی خەڵک بۆتە پاشکۆی هێزە ئەمنیە حیزبیەکان و چاوپۆشی لەو پێشێلکاری قورسانە دەکات. هاوڕێیان و ئامادەبوانی بەڕاست، ئێمە لێرەوە لە بێرمینگام و ڕای دەگەێنین کە دووری جوگرافی نامان کاتە تەماشاچی. من وەک ئەندامی ڕێکخراوی داکۆک بەڵێن دەدەم کە هەمیشە دەنگی ڕاستەقینەی مەزلومان و زیندانیانی بێدەنگراو بم. کوردستان بە هێزی ئەمنی و پۆستاڵی حیزبی بەڕێوە ناچێت. کوردستان شایانی داهاتوویە کە تێیدا مرۆڤ کەرامەتی پارێزراو بێت و یاساش سەروەری هەمووان بێت. سوپاس بۆ ئامادەبوونتان. سڵاو ڕێز بۆ هەموو ئەندامان و چالاکوانانی بەڕێز. ئەمڕۆ باسی ڕاستیەکی تاز دەکەین لە هەرێمی کوردستان لەلایەن میلیشیاکانی یەکێتی و پارتی ڕوودەدات. زیندانەکان بۆتە شوێنی ئەشکەنجەدان و پێشێلکردنی مافەکان. سەدان زیندانی بەبێت تاوان لەوێ ئازار دەچێژن و تەنانەت گیان لەدەست دەدەن. دادگا و یاسا دەژێت دەستەمۆی ئەم دوو حیزبەدان بە هیچ شێوەیەک سەربەخۆنی. بۆ نمونە لە دۆسیەی لالەزار حەمەڕەشدانی بەوە دانا کە بە ئەشکەنجەی قورس بە چەقۆ لێدان لێدوان لێوەرگرایە و لە پیاوەتی خراوە. لە سنووری پارتیش حاجی ئاسۆ تەنها بەهۆی ڕەخنەگرتن تیرۆر کرا، دواتر بە درۆ گوترا خۆی کشتووە. هەروەها پاڤێت تاڵەبانی بە ئاشکرا دانی دانا لە کۆڕێکدا دادگاکان سەربەخۆنی، کەواتە ئەمە حکمێکی بڵەماڵەیە و نەک دامەزراوەیەکی نیشتمانی و هێزە چەکدارەکانی میلیشیای تایبەتن. بۆیە لە کۆتاییدا وەک ئەندامێکی ڕێکخراوی داکۆک بە توندی ئیدانەی ئەم تاوانە دەکەم و داوای ئازادی بۆ زیندانیان و داوای دادپەروەری و سەروەری یاسا دەکەم. زۆر سوپاس. پێتان هەڵێم ئەگەر 1000 ساڵیش تەمەن بکەن ئاخری بە خزمەتی ئەجەلەکەن. ڕایان ماڵەنە و بێویژدانانە دەستیان بکەون ئەماکوژن بێویژدانانە. ئامانجی ئێمە ئازادی کوردستانە هی ئەوان پول و ئانا. ناوی خی گەورە هاوڕێیان و هەڤاڵان ئەمڕۆ کەکە بووینەوە لێرە بۆ ئیدانەکردنی ئەو دەسەڵاتەی کە لە هەرێمی کوردستان حکومڕانی دەکەن کە هیچ سەروەریەکیان بۆ یاسا و بۆ دادگاکان نەهێشتووە. کە هەردوو حیزبی بنەماڵە فەرمان بە دادگاکان دەکەن کە یاسا لە بەرژەوەندی بیری تەسکی حیزبی خۆیان بەکاربێنن کە لە ماوەی ڕابردوودا چەندەها کەسیان ڕاپێچی زیندانەکان کردووە. هەروەها ئازار و ئێشێکی زۆری زیندانیانیان داوە کە لە هیچ زیندانێکی دنیادا نییە کە زیندانی کرا و ئازار بدرێت. هەروەها ئێمە ئەمانەوێ کە حکومەتی بەریتانیا و کۆمەلگای مافی مرۆڤیان لێ ئاگادار بکەینەوە کەواچی دەگوزارێت لە زیندانەکانی حکومەتی یەکێتی پارتی لە هەرێمی کوردستان. زۆر سپاس. ئێتیە بەردەوامە ئێمەی دژی دەسەڵاتدارانی هەرێم سەلمێنەری ئەو ڕاستیە تاڵەیە کە ئەم دەسەڵاتە کە ویستێتی چاکسازی نییە، بەڵام دڵنیام ویستی ئێمەی ئازادی خواست لە کۆتاییدا سەر دەکەوێت و ناچاریانەکەین کە پابەند بن بە بنەماکانی مافی مرۆڤەوە. بڵاوکردنەوەی ترس و تۆقاندن و شکاندنی کەرامەتی مرۆڤی کورد لەسەر شەقامەکان و ناو زیندانەکانی پارتی یەکێتیدا تەنها یەک ئامانجی لە پشتەوە نییە و دەستەمۆکردنی ئامانجی لە پشتە، ئەویش دەستەمۆکردنی تەواوی کۆمەلگەی بێکاری و خەباتی مەدەنیانەیە. بۆیە پەیامی ئەمڕۆمان ڕاستەوخۆ شکۆی تاکو بە تاچی ئەم کۆمەلگەیە و پێویستی باڵوێسی جدی و دەستەبەجێ هەیە. دڵمان ژانەکا بۆ ئەو هاوڵاتیانەمان کە لە ناو زیندانەکاندا ڕوبەڕووی ئەتکردن و دەستدرێژی دەبنەوە. لەسەر نووسینی کۆمنتێک ژیانیان دەکەوێتە ترس. لە بەرامبەر ئەم کارە سادەدا دادگاکان و کۆمەلگە بێدەنگن و بە ئاسانی لێی دەڕوانن. ئەم بێدەنگی بێباچە گشتیە لە بوونی ئەم بێسەرکاریانە بەڕاستی جێگەی مەترسی و نیگەرانێکی خوڵە. هەرچی هەمومانە ڕێگری لەم ڕەفتارە بەحسیان ئاساییانە بکەین. دەبێت ئەم بابەتە مەترسیدارە بێتە هێڵی سوور و ڕای گشتی تا بتوانێت دەستی دەستدرێژکاران لە بنەوە ببرێن و جورئەتی ئەوە نەکەن یاری بە کەرامەتی هاوڵاتیانیان بکەن و بۆ مانەوەی خۆیان. زۆر سپاسانەکەم. نییە لە کامباشی عێراقی هەچ کاتێ ناسنامەی کوردی هەڵگرت ئەگەر لە ناوچە درابڕێراوەکان بی لە کەرکووک لە دووسپڵمات و لە بەشانی خوارەوە حەشتی شعبی غەڵەتە بەرامبەرەکە زۆنی سەوزێکێتی زۆنی زەرد پارتی گرنگ نییە لە هەر شوێنێکی بەس ئەوەنە کە کورد بووی تۆ چەوسێنرێیتەوە یاسا شمول لە ناکا قانون شمول لە ناکا بە هەموو شوێنەکە بێت دەم کوتکرێت. زۆر سپاس.